إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. ئەوانەی کە تەوبە دەکەن براکانم، خوای پەروەردگار سەیئاتیان دەگۆڕێ بۆ حەسەنات. 50 ساڵ تاوانت کردووە، 6 ساڵ تاوانت کردووە، چەندێک تاوانت کردبێ کە بەڕاستی بگەڕێیتەوە لای خوا، کە بەڕاستی تەوبە بکەیت و پەشیمان بیتەوە، نەک هەر لێت خۆش دەبێ وەکو لە خەسڵەتی چوارم باسمان کرد. لە لێ خۆشبوون گەورەتر خوای گەورە بۆی داناویت. چییە؟ يبدل الله سيئاتهم حسنات. خوای گەورە خراپەکان بۆ دەگۆڕێتەوە بە چاکە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام وەکو ئیمام مسلم ڕیوایەتی کردو دەفەرمێ إني لأعلم آخر رجل من أهل النار يخرج منها وآخر رجل من أهل الجنة يدخلها. دەزانم کە ئەخیر کەس لە جەهەنەم دێتە دەرەوە چێە لە مسلمانان و ئەخیر کەسیش دەچێتە ناو بەهەشتەوە چێە. فيؤتى برجل كسيكي تاوانبار دێنن فيقول الله جل وعلا أظهر له صغار ذنوبه وأخف عنه كبارها. أي ملائكة كان لكاتي لبرسينهم محاسبة تاوان گەورەکانی هەمووی بۆ بشارنەوە، هیچی نیشان نەدەن، هیچی نەخەنە ڕوو، بەڵام تاوانە بچووکەکانی نیشان دەن. ئێستا تاوانە بچووکەکانی بۆ عەرض دەکرێت، أما فعلت كذا أما فعلت كذا أما فعلت كذا. أي عبد تو أو تاوانت نكرت، نظرت نكرت، فيقول بلى يا رب، بلى أي پەروەردگار کردم. أي أو تاوانشت نكرت، چۆشت لە گۆرانی مۆسیقا نەگرت، بەڵێ ئەی پەروەردگار کردم. فلان تاوانشت نەکرد، با ئەوەشم کرد ئەی پەروەردگار. وهو يخاف أن يظهر له كبار ذنوبه. بەڵام ترسی ئەوەی هەیە تاوانە گەورەکانی ئێستا نیشان بدرێن و محاسبە بکرێت لەسەری. کاتێک کە بەس تاوانە بچووکەکانە و حیساب تەواو دەبێ، خوای گەورە دەفەرمێ إن لعبدي مكان كل سيئة حسنة. ئەو عەبدەی من لەبری هەر تاوانێک لەو تاوانانەی کە نیشانتاندا و کردی لەبری هەر یەکێک لەوانە حەسەنەی بۆ بنووسن، چونکە تۆبەی کردووە. فحينئذ يقول العبد يا رب إن لي ذنوبا أخرى لا أراها ها هنا. فضحك النبي عليه الصلاة والسلام. دوای ئەوە کە عەبدەکە دەبینێ خوای گەورە زۆر بە کەڕەم و بەڕەحمە، بەس تاوانە بچووکەکانی نیشاندرا، دوایی پەروەردگار فەرمووی لەبری هەر تاوانێک تۆ حەسەنە و چاکەیەکت بۆ دادەنێ. ئەوجا دڵی خۆش بوو، فەرمووی ئەی خوای گەورە من تاوانی ترم هەیە، بۆ چونکە دەزانێ ئەگەر لەبری تاوانێکی بچووک یەک حەسەنەی بچووکی بۆ دانێن، ئەی لەبری تاوانی گەورە خێری گەورەتری بۆ دادنێن، چونکە تەوبەی لێ کردو وتمان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی کرد بە پێکەنین، فەرمووی سەیری ئەو عەبدەکەن. سەرەتا حەزی نەدەکرد تاوانە گەورەکانی دەرکەوێت، بەڵام دوایی کە بینی خوایەکی چەند بەڕەحم و بە کەڕەم هەیە کە ئینسان تەوبە بکە، چۆن تاوانەکانی بۆ دەگۆڕێ بە حەسەنات و چاکە، ئەو کاتە فەرمووی ئەی پەروەردگار تاوانی تریشم هەیە. کەواتە براکەم تۆ عەبدایەتی خالقێک دەکەی کە مەثیلی نییە لە هیچ کەمالێک و صفاتێکی تەواودا. حەفوت دەکا، لێت خۆش دەبێ، سەترت دەکا، ڕەحمت پێ دەکا، نیعمەتت بەسەردا بەردەوام دەکا، دەرگای تەوبەت بۆ دەکاتەوە، لێت قبوڵ دەکا، وە سەیئاتیشت بۆ دەگۆڕێتەوە بە حەسەنات.